بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە ئەم ئەڵلقەیەمان تایبەت کردووە بە ئاسۆی چاکسازی لە هەرێمی کوردستان دەپرسین ئایا لە هەرێمی کوردستان ڕێکارەکانی چاکسازی دەتوانرێت بە چ هەنگاوێک بەهاوێژرێت بۆ ئەوی چاکسازی ڕیشەیی لە هەرێمی کوردستان بنرێت دەپرسین ئایا لە هەرێمی کوردستان توانە مرۆییەکە ئەوەندە لەبارە بۆ ئەوی چاکسازی لە هەموو دام و دەستگا و شوێنە تایبەتمەندەکانی کە گەندەڵی تێدا دەبینرێت و کراوە ئەو هەنگاوە چاکسازی ڕیشەیانە دەتوانرێت بنرێت ئایا چاکسازی لەکوێ دەبێت دەست پێ بکرێت ئایا هەنگاوەکانی چاکسازی لە ئێستادا لە هەرێمی کوردستان دەوترێت دەبێت هەنگاوی یەک لە دوای یەکن دەبوایە بەشێکی لە ڕابردووە هەنگاوی بۆ بنرایە بۆی لەم ڕۆدا تەکمیلە بکرێت ئەگەر هەنگاوی بۆ نراوە لەم ڕۆ چۆن تەکمیلەی هەنگاوەکانی ڕابردوو بنرێت ئایا کەڵەکەبوونی گەندەڵیەکان لە هەرێمی کوردستان کارێکی ئەستەم نابن بۆ ئەوی کە لە هەرێمی کوردستان چاکسازی زۆر بەخاوی و بە سستی بنرێت ئایا بە کێش و ئەو کەسانەی کە لە دەوری چاکسازی و ڕەمزی چاکسازیە وتەکان دووبارە دەکەنەوە تا چەند دەتوانن بەکردداری ئەو هەنگاوە چاکسازیانی لەسەر وەرەق دەنووسرێت بیکەنە پراکتیکی من هیچی تر کات بە پێشەکەەوە ناکوشم چەند هەواڵێکی ئابووریمان هەیە دواتر میوانەکەم دەناسێنم بە ئێوەی خۆشەویست و قسە و باسی زیاتر سەبارەت بە ئاسووی چاکسازی لە هەرێمی کوردستان دەکەین چەند هەواڵێکی ئابووریمان هەیە دواتر بەردەوام دەبین هەواڵی یەکەممان لەبارەی نرخی نەوتەوەیە نرخی نەوتی خاو بە ڕێژەی لە 3% بەرز بووەتەوە بڕیاری دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی سەپاندنی باجی زیاتر بەسەر هاوردەکانی وڵاتی چین کاریگەری کردوتە سەر نرخی نەوت و بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخەکەی بە ڕێژەی لە 3% بەپێی ئاژانسی ئاواڵی ڕۆیتەرس نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برند لە $61.89 جێگیر بووە بەراورد بە کۆتا مامەڵەی ڕێژەی لە 2.3 بەرز بووەتەوە هاوکات نرخی یەک بەرمیل نەوتی خاوی ئەمریکی لە $55.66 جێگیر بووە بۆ مانایی بە بەراورد بە نرخی پێشووی بە ڕێژەی لە 1.71 بەرزبوونەوەی بەخۆ بینەوە بەڵام بە گوێرەی ئەوەی کە چین ڕێژەیەکی زۆری نەوتی خاوی ئەمریکا بەکار نایەنێت ئەو سزای ئەمریکا بۆ سەر چین کاریگەریەکی زۆری بۆ سەر بازاڕەکانی نەوت نابێت. ئێران دراوی وڵاتەکەی لە ڕیاڵەوە بۆ تمەن دەگۆڕێت. حکوومەتی ئێران پرۆژە پێشنیازی گۆڕینی دراوی وڵاتەکەی لە ڕیاڵەوە بۆ تمەن و لابردنی 4-0 سەر دراوەکەی پەسەند کرد. بەپێی ڕاگەندراوێکی حکوومەتی ئێران لە کۆبوونەوەی پێشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممەی پێشووی ئەنجومەنی وەزیراندا با سەرۆکایەتی حەسەن ڕوحانی سەرۆک کۆماری وڵاتە پرۆژە پێشنیازەکەی بانکی ناوەندی ئێران بۆ گۆڕینی یەکەی دراوی ئێران لە ڕیاڵەوە بۆ تمەن و لابردنی 4-0 دراوەکە پەسەند کراوە. ڕاگەندراوەکەی حکوومەتی ئێران ئاماژەی بۆ داوە کە ئاماژ لە بڕیارەکە پاراستنی کارایی پارەی نیشتیمانی و ئاسانکاری و گەڕانەوەی ڕۆڵە بۆ دراوە ئاڵوگۆڕە داراییەکانی ناوخۆ. شیکردنەوەیەکی ئابووری شێ هەر سەبارەت بە ئەو لابردنی سفری سەردراوەکەی ئێران و دەژوترێت کە ئێران دەیەوێت ئەو پارانەی کە لە ڕێگەی هاوڵاتیانەوە کراوە بە دۆلار جارێکی تر بۆ وەرگرتنەوەی پارەی نوێ دۆلار بخەنەوە ناو بازاڕەکانی ئێران دەیەوێت بەشێک لە هەڵاوسانی دراوەکەی دابەزێت ئەمە شەنگاوێکی ئابووری باشە بێ کە ئێران بێوێت سەقامگیری کاتیش بێت سەقامگیری دارایی خۆی لە وڵاتەکەیدا ڕابگرێت. هەواڵی سێمان ترامپ لە 10% باجی سەر کاڵاکانی چین زیاد دەکات. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگەیان لە سەرەتای مانگی داهاتوو واشنتن بە بڕی لە 10% باجی سەر کاڵاکانی چین زیاد دەکات.
دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چەند تویتێکیدا لەبارەی پەیوەندی بازرگانیان لەگەڵ چین نووسیوێتی ئێمە پێمان وا بوو کە 3 مانگ بەر لە ئێستا لەگەڵ چین گەیشتوونەتە ڕێکەوتن، بەڵام کاتێک خەریک بووین ڕێکەوتنەکە واژۆ بکەین چینیەکان گەڕانەوە خاڵی سەرەتای دانوستان و ئامادە نەبوون بەرهەمە کشتتوکاڵیەکانی ئەمریکا بکڕن. ترامپ ڕاشیگاندوە تیمەکەی گفتوگۆی باشیان لەگەڵ بەرپرسانی چین کردووە لەگەڵ ئەوەی دانوستانەکان بەردەوامن. واشنگتن بە ڕێژەی لە 10% باجی سەرکاڵاکانی چین زیاد دەکات، لەوانەیە لە هەندێک بارودۆخیشدا ئەو باجانە هەڵبگرین، بۆیە بە لە 10% دەست پێ دەکەین و چاوەڕوان دەبین ئەگەر هەیە تاوەکو لە 125 باج زیاد بکەین. باجەکانی ئەمریکا لە 1 سپتەمبەر دەست پێ دەکات و بای 300 ملیارد دلار کاڵای هەنادەی چین بۆ ئەمریکا دەگرێتەوە کە بەشێکی زۆریان مۆبایلی زیرەک و جلوبەرگ. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان، وەکو لە پێشەکێکەدا باسم کرد کە دەمانوێت فۆکەس بکەینە سەر چاکسازی و ئاسۆی چاکسازی لە هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێز مامۆستا عومەر مستەفا ماسەر لە کارگێڕی سامانە مرۆییەکان شەنوکەوی بابەتەکە دەکەین. مامۆستا عومەر سوپاس بۆ ئامادەبوونتان. بۆ بەڕست و بۆ کەناڵی پەیامیش زۆر سوپاس. ئەمەوێت بەو پرسیارە دەستوی کە مامۆستا عومەر بێگومان لە سەرەتای تەشکیلکردنی هەموو کابینەیەک لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کارنامە و هێڵی گشتی کاری 4 ساڵی ئەو حکومەتە ڕاگەێنرێت. ئەگەر من هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری ئەم کابینەیەم لەبەردەستدایە، ینی کە دەیخوێنیتەوە بەشێک لە دڵخۆشی دەیاتێ، بەڵام لە ئەرزی واقعیشا کە ئەگەڕێنەوە بۆ کابینەکانی پێشوو هەمان خاڵ هەیە بەڵام بە فۆرمی جیاوازتر. بەڵێ بێشک. ئایا ئەم زەمینەیە لەبارە کەم خاڵانەی بۆ نووسراوە؟ بەڵێ سەرتا زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵی پەیامیش بۆم دەرفەتە. تاوان منەمێ بە شتێک دەست پێ بکەم بەداخەوە حکومەتەکەش وەک هاوڵاتیەکانی لاتویان هاوڵاتی حکومەتەکە لە شتێکا وەک یەکن، ئەویش ئەوەیە کە هەمومان وازمان لە واجباتە ڕئیسیەکان هێناوە خەریکی سونەتەکانی. یعنی ئەگەر ئێستا سەیری خەڵک بکەی ئەوەندە مەشغوڵی سونەتەکانە، ئەوەندە فەرزەکان و واجباتەکانی لەبیر نییە. حکومەتیش بە هەمان شێوە ئەگەر سەیری ئەم کارنامەی حکومەتە بکەی هەرچەندە وەک باست کرد لە ڕوانگە و لە شتی شکڵیا تا شتێکی جوانە و ئومێدبەخشە، بەڵام لە ڕاستیدا کۆمەڵێ قەزیە و کەیس و دۆسیە و سێکتەری زۆر گەورەتر هەبوو دەبووە دەستی بۆ بەرێ کە دەستی بۆ نەبردو. ئەگەر ئەوانە وەک واجباتەکان سیرکەین ئەمانە وەک سونە دوان، یعنی ئەمانی کە ئێستا ئەمانە دەیانەوە قسەی لەسەر بکەن و چاکسازی تیا بکەن بەشێکی گەورەی سونەتە، بەشە گەورەکەی کە واجبات و فەرزەکەی تو هاتووی وازی لێناوە. کۆمەڵە سێکتەری گەورە هەیە کە کێشەی زۆر گەورەی تیا دەتوانێت ئاڕاستی پێشکەوتنی کوردستان بەلایەکی ترا بەرێ، تو هاتووی هیچ قسەیەکی لەسەر نەکردو، بەڵام کۆمەڵە شتی ڕۆتیناتی سادە کە بەشێکی زۆریان هەر تەنانە لە شوێنی تریژ وتومە کە قانونی تایبەت بەخۆیان هەیە، تەنانەت پێویستی بە بڕیارێکیش نییە لە ئەنجومەنی وەزیرانەوە جارێکی تر ئەمە دەربچێتەوە. بۆیە من پێم وایە کە پێش هەموو شتێک ئەمانی حکومەت دەستی بۆ بردۆ لە ڕووی شکڵاتەوە شتی باشن، بەڵام لە ڕاستیدا شتی جەوهەری و کوڕۆک و ناوەڕۆکی بابەتەکان نین، بۆ لە بەرەوەی بەشێکی لەوانە بەڕێگای زۆر سادە و ئاسان چارەسەر دەکرێت. بەڵام ئەگەر بپرسین ئایا گەندەڵی چارەسەرەکرێ هیچ ئیرادەیەکەیە بۆ گەندەڵی بەڕای من ئەوەی کە لەم کارنامەی گرنگترە و لەم بڕیار و قانونانە گرنگترە ئەو ئیرادەیە کە ئەم هێزانەی لە کوردستانە نیانە. یعنی ئەم هێزانەی کە ئەمڕۆی کوردی و دەسەڵاتی کوردی لە 25-26 ساڵی کوردیان بەڕێوە بردووە، ئەم ئیرادە گەورەیە تۆ نابینیتیانە. یعنی ئەگەر ئیرادە هەبێ زۆر ئاسانە، تەنانەت پێویستی بە قەراریش نییە. هەر هەموو هێزەکانی کوردستان هێزە سیاسیەکانی کە ئەم حکومەتیان تەشکیل کردو و چەند ساڵ لەمەوە پێشیشا لە حکومەت و لە ئۆپۆزیسیۆنیش بوون، هەر بەس سەرۆکی حیزبەکان یعنی کەسی یەکەمی حیزبەکان کۆ بێتەوە بەشێکی زۆر لەم کێشانی لە کوردستانە هەیە چارەسەر دەبێت. بۆیە بەڕای من ئەمانە لە شکلات تا شتی جوانن، بەڵام لە ڕاستیە شتی زۆر سێکتر هەیە دەبووە دەستی بۆ بەرێ. ینی پرسیارە جەوهەرێکەوەیە دنیابینینی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو دنیابینیە واقعیە نییە کە بێت لە ئەرزی واقعا کە لە دنیای پێشکەوتووە پەیڕەوەکرێت. ئەمەمان نییە یاخود نەخێر هەر خۆی دەوترێت بەشێک لە حکومڕانان لە هەرێمی کوردستان کوردوتەنی نان و پیازەکە بەمەوە خۆشترە خوڕێ، بەم شێوازی حکومڕانیەوە خۆشتر دەخورێت. ئایا ئەمە واقعا یاخود نەخێر
ئەستەمە ئەو سیستمە خۆبەڕێوەبەریە چاکسازیە باشە پەیڕۆ بکرێت. جارە پێش هەموو شتێکەگەر لە من بپرسی ڕوئیا و دنیابینی و فەلسەفەیەکی علمی و زانستی لە پشت بەڕێوەبردنەوە لە کوردستانەوە من پێ دەڵێم نەخێر بەو 25 ساڵی کە ڕابردوو نەمان بینی و هەرچەنە ئێمە تا ڕادەیەکی زۆر ناتوانین قسە لە ئایندە بکەین هێشتا هیچ کارێکی و مودەیەکی ئۆتۆمان لە بەردەستانەیە کە ئەم کابینەیە پێیدا تێپەڕ بوو بێ بەڵام بە چاوخشاندنێک بە مێژووی دەسەڵاتی کوردی لە نیمچە قەرنی پێشوودا تۆ بۆ دەرەکەوێت کە لە ڕاستیدا هیچ ڕوئیا و دنیابینیشی و فەلسە یعنی من هەموو کادوتومە هیچ شتێک بێ فەلسەفە نییە. یعنی تەنانە ژیانی تاک ژیانی ڕێکخرا و بەڕێوەبردننی دام و دەستگا ژیانی خێزان تەنانە تۆ بۆ خۆت ئەبێ فەلسەفەیەکت بۆ بوونت هەبێ چ جای دەوڵەتێک و خەڵکی زۆر ئێمە لە ئیدارەیە مەقولەیەکمان هەیە ئەڵێ چی ئەڵێ هەتا بازنەی بەرپرسیارەتی فراوانتر بێ دەبێ حەجم و ژمارە و فریکوێنسی هەڵەکان کەمتر بن. یعنی تو ئەگەر من بەس ژیانی خۆم لێ بەرپرس بێ هەڵەش بکەم خۆم زەرەرەکەم بەڵام کە بووم بە سەرۆکی خێزانێک هەڵەیەکم کرد خێزانەکەشم زەرەرەکە ئەگەر سکرتێری ڕێکخراوێک بم هەڵەیە بکەم هەموو ڕێکخراوەکەم زەرەرەکە ئەگەر سەرۆکی شەعبێک هەڵەیەک بکە هەموو شەعبەکە هەڵەکە بۆ ئەڵێن ژمارە و فریکوێنسی هەڵەکان دەبێت لە هەتاکو بازنەی بەرپرسیارەتێکە گەورەتر بێ ئەبێ ژمارەیان کەمتر بێ بۆی ئێمە کاتێک کە قسە ئەەکەین لەسەر ئەم دەسەڵاتە مەبەستمانەوەی کە ڕوئیای دنیابینیش بێنێتە ئاراوە کە خەڵکی کوردستان جارە پێش هەموو شتێک بەڕای من دەبووە هیچ شتێک نەکەن خەڵک لەگەڵ دەسەڵات ئاش بکەنەوەنی یعنی ئەوەی کە لە ڕابردووە و لە هەڵبژارنی لە ئاخر هەڵبژارننا ڕوویدا کارەساتە بەشداریکردنی خەڵک بەو ڕێژە کەمە ئەمە کارەساتێکی گەورەیە تۆ بۆ نەهاتی خەڵک ئاش بکەیتەوەنی یعنی خەڵک لەگەڵ خۆت ئاش بکەیتەوە بەڕای من بەس ئەمەت بکردایە هزار قەیران ڕوو لە وڵاتە بکە کاریگەری لێ ناکە تۆ ئەگەر خۆت لە ناو خۆتدا یەک بی شعبەکە لەگەڵ بێ بە هەر قەیران ڕوتێکە ئاسانترە تۆنی کۆنتترۆلی بکەیت بەڵام ئەمان نەهاتن هاتیان دەستیان بۆ کۆمەڵی کەیس بردە بۆ نمونە فەرمانبەران ڕێخستنەوەی دەمامی فەرمانبەرەکان و وەزیرەکان یعنی کێشەی ئەمڕۆی کوردستان پێ وایە بەس داوامی فەرمانبەرانە لە کاتێکا تۆ خۆت هێشتا مەعاشی مانگی پێنجی ئەم ساڵە دەی بە فەرمانبەران چەند ساڵی ئەوان قەرزاری ئەو هەموو کارەساتت بەسەرای هێناون زۆر باشە تەبەن باسیەوەت کرد لە ئاستی چاکسازی یەکەم خاڵیانە قسە بوو کە تۆ وت لە هێڵە گشتەکانی بەرنامەی کاری نوێم کابینەی نوێم ئەڵێ کارەکەین بۆ چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی لە موچەخۆر خانەنشین چارەسەگەن ڕێخستنەوەی دەوام ینی ئەوەنە گرفتێکی گەورەیە کراوەتە یەکەم خاڵم ئەم خاڵە جارێ پێش هەموو شتێک نەخێر لەبەرەوەی ئێمە قانونمان هەیە ئێمە داوامی فەرمانبەران بە قانون ڕێکخراوە یعنی ئەوەی کێشە بێ لە بەڕای من لە داوامی فەرمانبەرانێنێ بۆ ئێمە یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵ 1960 ئەمارکراومان هەیە کە لە یەکەم ڕۆژی تەعینبوونی مۆزەفەوە حتاکو خانەنشین دەکرێت هەموو جوڵەیەکی فەرمانبەران بەم یاسای ڕێکخراوە ئیکەواتە تۆ قانونی تێ چەندی نەسی تر هەیە یاسای انزیباتی مۆزەفینت هەیە ئەنواع و ئەشکال تعلیماتت هەیە لەسەر فەرمانبەران یعنی کێشە گەورەکە ئەمە نییە کێشە گەورەکە لە فەرمانبەرانیشان لە شوێنێکی دیاریکراوە یعنی بۆ نمونە مەسەلەی خانەنشینی تۆ پێ وایە کێشە لە خانەنشینی کارمەندی یاساییدایە بێگومان نەخێر بڕۆ کارەسان لەوەدا بڕۆ فەرمانبەری بانقانە بدوێنە کە فەرمانبەری بانقن بزانە لەو ڕۆژانەی کە موچەی خانەنشینە تایبەتەکان دەدرێت لە چ بارودۆخێکی دەرونی ناخۆشان یعنی من فەرمانبەرم دواندۆ خوێنکاری خۆم بووە ئەڵێ ئەو ڕۆژەی کە موچەی خانەنشینی پلە تایبەتەکان دابەژەکرێ ئێمە هەمومان بێتاقەتین بۆ لەبەر خەڵکانێکە بینین ڕۆژێ لە ڕۆژان بۆ چرکەیەکیش لە هیچ پلەیەکی گشتیدا نەبوون بەڵام ئەزانی بە 2 مانگ جارێک دێ و مەعاشەکەی 13 ملیۆنە یعنی فەرمانبەر نەک فەرمانبەر خانەنشینی پلە تایبەتت هەیە کە 1,220,000 نییە ژمارەیەکی خەیاڵیە ڕقمێکی زۆر گەورە لە بودجەی حکومەتی هەرێمدا گیر دەکا لە کاتێکە ئەمە نەعەدالەتێکەیە تو ئەو فەرمانبەری کە 36 ساڵ خزمەتی حکومەتی کردووە ئەزانی هێشتا موچەی 2007 دەیتێ یعنی ئەوانی کە خانەنشینی حکمی و خاوەن حەقن و بە مافی خۆیان خانەنشین بوون ئەزانی هێشتا مەعاشی 2010 و 2017 دەدرێتێ لە کاتێکا موچەکان حەدی ئەعلا 400,000 200,000 220,000 180,000 ئێکەواتە کێشە گەورەکە لەمایانێت و بەیدەوامی فەرمانبەران ڕێخیتەوە لە فەرمانبەرانی کێشەکە لە شوێنێکی دیاری کراوە یعنی چۆن ئەگەر بینە سەر مەقولە سینیەکە چاکسازی وەک پاکردنەوەی قادرمەیە دەبێت لەسەرەوە دەست پێ بکە بێگومان دەبێت میشە لەسەرەوە دەست پێ بکە یعنی تۆ ئەگەر بتوێ فەرمانبەری پلە 8 و پلە 7 و پلە 6 بێنی کۆنتترۆل بکەی زۆر بە ئاسانی کۆنتترۆلەکرێ بەڵام زۆر قورسە ئەو سێکتەرە گەورانی کە بەدەست کۆمەڵە چین و توێژی دیاریکراوەیە کە خەڵکی کوردستان کێشەی لەو سێکتەرانەدایە سێکتەری گاز و نەوتە سێکتەری دەرمانە سێکتەری نەخۆشی ئازانی منویسم
باسی یەک دوو شت بکەم کە ئەمڕۆ هەر بە سەریعی لە سۆشیال میدیا بەرچاوم کەوت ئەو ئامارە مەترسیدارانی کە لە بواری تەندروستیە لە کوردستانە هەیە یعنی ئەمانە کارەساتە لە شوێنێکی وە سلێمانیە هەموو ڕۆژێ 3 کەس بە جەڵدەی دڵمرێ هەموو ڕۆژێ 6 کەس بە جەڵدەی دەمان خەمرێ هەموو ڕۆژێ 5 حاڵەتی شێرپەنجە تۆمارەکرێ ئەزانی ئەم بارودۆخە تەندروستیە لە هەر وڵاتێک بواە ئەبووە سیستەمی تەندروستی و سیستەمی حکومڕانی لە وڵاتە ڕێک بوەستایە و بیوتە دەبێت پلانێکی تازە دابنی لە هەفتەکانە سەیریان کرد لە یابانە زۆرترین ڕێژەی ناڵی نەگەر لە عالەمە ڕێژەیەکی زۆر لە خەڵک تووشی شێرپەنجەی مەعیدە دەبوون حکومەت وەستاوتی دەبێت توێژینەوەی بکەین هاتن بۆیان دەرکەوت کە بۆ منە کێشەکە لە ئاردی سفرای وردەوردا ئەمەیان خەڵکیان هاندا و سلوکی خەڵکیان گۆڕی کەواتە تۆ دەبێت بێ ئەم کێشە گەورانە نەک خۆت وەک من باسم کرد لە سەرتاوە بێ دەست بۆ سونەتەکان بەری واجباتەکانت کەشتی زۆر فازی ئەساسین وازیان لێبێت زۆر باشە یەکێک لە خاڵەکان کە من ئەی خوێنمەوە تەواو دڵخۆشم وەکو تێکست بەس دوایی کە ئەڵێم بچێتە بواری جێبەجێکردنەوە کارێکی ئەستەمە لەم هەرێمەیە بەرپرسانی باڵای حکومەت نابێت کاری بازرگانی بکەن چاکسازێکی تەواو باشە ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە کێ دەسەڵاتی ئەوەی هەیە بەرپرسان کە لە ناو حکومەت یاریمی کوردستانە پێی بڵێن نابێت کاری بازرگانی بکەن باش ئەم مەقولەیە لە ڕووی بازرگانیەوە ئێمە دوو زاراوەمان هەیە بازرگانی سیاسی بازرگانمان یعنی ئەم دوو چەمکە ئێستا هەردووشان لە کوردستانە زۆر تێکەڵن جاری وا تۆ زۆر بە قورسی هەر هەمومان بینیمان لاڵبژاردننی پێشووە بازرگانێک هات هاتە ناو کۆڕی سیاسەتەوە کە لە کاتێکە ئەمە با قسەی لەسەر نەکەین تەوەرێکی ترە بەڵام ئەم دوو چەمکە بازرگانی سیاسی و سیاسی بازرگان ئەزانی کێشەکە ئەمەیە بۆیە ئێمە بەشێکی زۆر لە بازرگانەکانمان لە خەمی خەڵکانین و بەشێکی زۆر لە سیاسیەکانمان لە خەمی خەڵکانی نەزانی بۆ ئەمەیە لە بازرگانیدا ئەلغایەت و بەڕیر ئەلوەسیلەیە بەداخەوە لە هەموو بیرو بۆچوونەکانی کە لە بواری سیاسەتا قسەی لەسەر کراوە هاتوون ئەم مەقولەیان وەرگرت و ئەلغایەت و بەڕیر ئەلوەسیلە گرنگەوەی تۆ دەوڵەمەند بی گرنگ نییە بە چ ڕێگایەک گرنگەوەی بگەی بە سیاست گرنگ نییە بە چ ڕێگایەک لە کاتێکا ڕێگاکە زۆر لە ئامانجەکە گرنگترە یعنی ئەو ڕێگای تۆ پێی دەوڵەمەند دەبی وەرسەیری ئەو بازرگانانە کە لە کوردستانە بەشێکی زۆر لەو دەڵێ با بڵێن ملیاردێرەکان ملیۆنەرەکان ناچکە ملیۆنەرەکان ژمارەیان زۆر زۆرە بەشێکی زۆر لەو ملیاردێرانە سەیری ڕابردووی باوکو و باپیریان بکە ئەزانی دەوڵەمەندبوون لە عالەمە پرۆسێکی زۆر زۆر قورسە یعنی لە ڕووی اقتصادی و بازرگانی و محاسبی و ئەگەربەی سەیری بکەی دەوڵەمەندبوون عملیێکی زۆر قورسە لە عالەمە بۆ لەبەری تۆ دەبێت بە ڕێگای قانونی ئێمە لێرە دوو ڕێگامان هەیە نەک قانونی دەبێت بە شەرعیش بێ تاوان لە عالەمە یەک ڕێگاکاری پێدەکرێت بۆ بازرگانیکردنیش ڕێگەی قانونیە تۆ بە هەر ڕێگایکی قانونی دەوڵەمەند دەبی دەوڵەمەند بە بەڵام لە کوردستان و لە عێراقا ئەبێ هەم قانونیش بێ ئیشەکەت هەم شەرعیش بێ یعنی ئیشەکەی تۆ دەبێت لە ڕووی قانونی و ڕێگە پێدرابێ و دەبێت لە ڕووی ئەحکامەکانی شەرعی و ئاینی ئیسلامیشەوە ڕێگە پێدرابێ دەوەرە سەیری باگراوەند و خەلفێتی لەگەڵ ڕێزمە بازرگانی زۆر باشەیە خەڵکی زۆر مستحقەیە بەڵام ئەوانەی کە لە ڕاستیدا ڕۆژێ لە ڕۆژان بە مافی خۆیان بوون بە بازرگان وەرسەیریان کە ژمارەکان زانە چەندە بۆیە ئەم کاری حکومەت ئەگەر بێوێ بەڕای من عملێکی زۆر ئاسانە یعنی چی بکات یعنی بەڕای من جارێ پێش هەموو شتێک بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی لە دەستگایەکەوە هاتووە کە ئەم ئیش و ئەم معلوماتانە هەمووی ئەوها بە راپۆرت لە بەردەستیاوە یعنی هەمووان نەزانین بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشتر لێبزراوی دەستگایەک بە لە حکومەتی هەرێم کە ئەم زانیاریانەی ئەگەر من و تۆ دەسمان نەکەی وەک ڕاگەیاندن کارێک ئەو بە تەفاسیلی زۆر ورد لە بەردەستیاوە یعنی ئەگەر بێوێ ئاسانە من هەموو کاتەم قسەی فارسم زۆر بەلاو جوانە کاڵی خواستن توانستنە ئەگەر بیانەوێ زۆر ئاسانە یعنی پێ دوایە فەرم و ئەگەر گەندەڵی دەکرێت یعنی دڵنیا بە خەڵک زۆر شاگەشکە دەبێت یعنی من پێتان دەڵێم ئەگەرتانەوێ خەڵک لەگەڵ خۆتان ئاشکەنەوە خەڵک خۆشتانی بێ کاکە وەرن سەرە گەورەکان بگرن یعنی هەمومان نەزانین چی ئەمڕۆ پارەی کوردستانەوە چێ بازرگانی گەورەی بەدەستە ئەو سێکتەرانی کە من باسم کرد باشە سێکتەری نەوت و گاز هەموو کەس دەتوانێت کاریتیا بکە سێکتەری دەرمان هەموو کەس دەتوانێت کاریتیا بکە کۆمەڵی عقارات و لە بواری وەبەرهێنانە یعنی ئەو کارە ساتە گەورەی کە لە بواری وەبەرهێنانە ڕووی داوە بۆیە دێنە سەر چەمکی بازرگانی سیاسی و سیاسی بازرگان سێرگەی بازرگانێکی ئەڵێ من بەتوانە لێ هاتووی و خیبرەی خۆم بووم ئەی باشە خیبرەی خۆت لەوەدا بووە یعنی ئەمە هونەر نییە تۆ فێڵە حکومەت پێی بێ مەتری عەرز بە $8 وەربگری بەڵام شوێنەکە خۆی کولی مەترێکی بای 20 وەرەقە بێ یعنی ئەمە چ هونەرێکی تیا تۆ حکومەت عەرزت بداتێ و پارەش لە خاوەن شوقە وەربگری تۆ بەس بێ دروستی بکەیت
ئەمە چوونەرێکی تایە بۆیە بەڕاستی ئەگەر ئەم خاڵی حکومت بیکاری لەسەرکە بەڕای من زۆر ئاسانە چکە خۆیان ئەزان جار پێشە بشێ قەرزیان داوە بچێ ئەرزیان داوە بچێ کۆمپانیان داوە بچێ بەڵێندەریان داوە بچێ تەندەر بۆ چێ دەرەچێ یعنی پێ دوایە بۆ دوکانداری سادە دەربچێ بۆ خەڵکی سادە دەربچێ توازەوە بێنە بڕۆ دوکانێکی کاشی گەورە دابنێ بزانە چەند کێشت بۆ دروستەکەن بڕۆ بەنزیخانەیەک دابنێ بزانە چەند بڕۆ دەواجینێک دروست کە بزانە چ کێشەیەکت بۆ دروستە بێ کاتە ئەو سێکتەرە گەورانە و ئەو گەندەڵە گەورانە هەمووی زۆر بە ئاسانی لە ڕێگەی خوانەوە دەتوانرێت کۆنتترۆل بکرێت زۆر باش ماس عمەر بگەڕێنەوە ناو کڕۆکی حکومت دەوترێت لە بەشێک لە حکومڕانێتی لە هەرێمی کوردستان لە سەرەتا و ناوەڕاستی حکومڕانێتی لە هەرێمی کوردستان ئەوە بوو زۆرترین کەسی نزیکی خۆیان دابمەزرێن ئیتر هیچی بە دیراسە نەبووە گرنگەوە ئەم کەسانە دابمەزرێن و وعدیان پێدراوە بۆ هەڵبژاردن و ئەوانە تا چەند ئەمەش خۆی هۆکارێکە بۆی کە چاکسازی و پاکسازی لە کەرتی گشتیدا بکرێت دەوترێت کەسێک هیچ لە بەڕێوەبردن نازانە بەڕێوبەرە هیچ لە مامۆسایەتی نازانە کراوەتە مامۆسا هیچ لە ئەشغال نازانێت کراوەتە ئەشغال ینی تا چەند ئەمە پێویستە دەستی بۆ ببردێت ئەزانی کاک سالار بەشێکی زۆر لەم کێشانەی کە ئێستا حکومەتی هەرێم هەیەی بە دەردی فارسەڵێ خودکردەیە و لە فارسیدا قسەیەکێ دەڵێ خودکردەرە دەڤایی نیست یعنی ئەوەی کە خۆت بەسەر خۆتێناوە ئەبێتە حملی بکەیت تۆ بۆ خۆت بە یەک قائیمە 300 بەڕێوەبەری گشتیت خانەنشین کردووە ئێستا دەبێت هەمومانجە 3-4 میلیۆن خانەنشینیان بدەیتێ تۆ بۆ خۆت بە یەک قایمەی 300 نەفەری 200 نەفەری و خەڵکە بە ڕۆژێ لە ڕۆژان نەوەزیر بووە نەمدیر عام بووە بە پلەی وەزیر خانەنشین کردو ئێستا و داوای معاشەکەی دەکات کەواتە ئەمانە خۆتان دروستان کردو وەک تۆ باست کرد ئەزانی هەروازە بێن ئێستاش عینات وجودی هەیە چەند قایمە دەرچووکە سەرۆکی حکومت جێگیری سەرۆکی حکومت چەندین کەسی دامەزراندووە کەواتە ئەم هەموو دامەزرانی کە کردوتانە ئێستاش نابێت گلەی بکەن کە باری حکومت قورسە یعنی خۆ لە ڕاستیدا باری حکومت قورسە بۆ لەبەرەوەی لە 125 خەڵکی کوردستان فەرمانبەرە لە کاتێکە ئەم ڕقەمە لەگەڵ هیچ ستاندەرێکی عالەمی وڵاتانی چواردەورایەک ناگرێتەوە لە وڵاتێکی گەورەی وەک تورکیادا لە سا چواردەی خەڵک فەرمانبەرە کە چەند قەزا و چەند لە وڵاتی و چەند پێشکەوتووە کەواتە تۆ ئەم ژمارە زۆرت کردووە بەبار لەسەر خۆت ئێستا خۆشت دەبێتە حملی بکەیت بەڵام وەک باسم کرد تۆ مەیە ئەوەی کە 200,000 معاشی وەرە بیبڕە من پێ دەڵێم خەڵکەی بە 2 مانگ جارێک موچەکەی وەرەگرێ 11 میلیۆنە یعنی لەم مانگەی پێشوە حاڵەتێک لێ ڕوویدا بوو لێچێ لە بانقەکانە زۆر جار خۆشیان تووڕاکەن بەسەر فەرمانبەرەکانە ئەگەر 5 دقە دواب بکەی موچەکەت کەواتە تۆ دەبێت بێ لە چیەوە دەست پێ بکەیت بێ لەو لە کێشە ئەساسیەکەەوە دەست پێ بکەیت کە ئەم هەموو خەڵکە زۆرە هەروازەوە بێنە ئەی خانەنشینی عسکەری بۆ ناڵی یعنی بۆ نمونە لەم لە 70,000 کراوە لەو لە 83,000 کراوە یعنی نزیکی 150,000 خانەنشینی عسکەریت هەیە ئێکەواتە تۆ کە بارت قورسە ئێستا خۆ لە ڕاستیدا ئەرکی سەرشانی حکومەت ئێستا زۆر قورسە باری حکومەت لە ڕووی داراییەوە زۆر قورسە بۆ لەبەرەوەی ئەم حکومەتی کە ئێستا دروست بووە هاتووە دەبێت کێشەی چەندین هەروەک بەڕێ سەرۆکی حکومەتیش باسی کردکەوتی ئێمە کابینەیەکی قەرزارمان وەرگرتووە کە ئێمە کابینەیەک وەردەگرین چەندین کێشەی پێشووتری لەسرە هەمووامانە ڕاستن بەڵام خۆقابل ئێمەمانەمان نەکرد خۆ ئێمە تەعینمان نەخۆ خەڵک شعب تەعینی نەکردوون هەر حیزب بوو ئەوانەی لە حکومەت و لە حیزب و کارکتەری سیاسی بوون تەعینیان کردوون ئێکەواتە خۆشتان چەند ساڵە موچانە دەنێ دەبا ئێستا لیان ببڕنەوە دەبا لیان ڕاگرن ئەزانی من مەقولەیەکی ئیمامی حەلیم زۆر پێجوانە کە هاتە سەر حکم وتی ئەوانەی لە سەردەمی ئیمامی عوسمانە و بەناحەق لە بەیتلمالە موچیان وەرگرتووە نەک نابێ ببڕێ دەبێ ئەو 11 ساڵەشمان بدەنەوە یعنی وتی نەک دەبێ ببڕدرێ ئەوە هیچ موچەی ژمارەیەکی زۆر لە خەڵکی بڕیکە لە بەیتلمال بەبێ بەناشایسە و بەناحەق وەری دەگر وتی دەبێ 11 ساڵەش کە بەناحەکە کە ئەمانە ئێمە نامانێ ئەوانی کە وەریان گرتو بیدەنەوە هەر هیچ نەبێ با لە بارودۆخێکە هاوکاری حکومەت بکەن ئەو هەموو بازرگانە گەوری کە خۆتان پێیانگەیاند ئەی لەم خلالی ئەم 2 ساڵ ئەزانی هەموو کێشەی کوردستان بە ئەزمەی دارایی و هەموو شتێکەوە بە 6 ملیار نە حکومەت 1 دیناری فەرمانبەران قەرزار دەبوو نە 1 دیناری وەبەرهێنەران و کۆمپانیەکانیش قەرزار یعنی ئێستا بە هەموو دەوڵەمەندەکان و بە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان 6 ملیاریان پێکۆ نەدەبوانێ بە 2 ملیار هەموو قەرزی فەرمانبەران و موچەی فەرمانبەران ڕێک دەبوانێ نەهاتن ئەم 2 ملیارە بنەوە لە کاتێکە لە سەرمایەی کوردستان ئەوەندە دەوڵەمەند پێگەیاندرا کە 2 ملیار هەر ڕقم نێ لە چاوەڕە ئەو کێشە گەورەی کە لە کوردستانە ئەو ئەزمەی کە 3 ساڵ فەرمانبەرانت بە ڕبعی موچەوە دەوامیان دەکرد بەڵام ئەو دەوڵەمەندانەی کە پێت گیان دەبوون ئامادە نەبوون 2 ملیار بدەنەوە حکومەت بۆی ئەمە ینی زۆر جار ئەمە پرسیارە گەورەکەیە زۆر باشە
شتێکمان هەیە پێوترێ باج ینی لە دوای 2014 کە و قەیرانە دەوتێ و قەیرانە دروستکراوەی ڕاگەیەندرا باج بە پێچەوانی هەموو سیستمە ئابوووریەکان کە لە دنیادا پەیڕەوکرێ هاتن باجی سەر هاوڵاتیان کە لە دۆخێکی زۆر قورسا بوو باجیان زیاد کرد تا چەند ئەو من لە کارنامەکە خوێندومە کە دەڵێت ئەبێ بە سیستمی باجا بچینەوە لە خاڵی هەڵە نەبم لە یەکێک لە خاڵەکانەیە کە باز دەکات لە ئەبێ بە سیستمی چاکسازی لە خاڵی هەشتەمە چاکسازی لە سیستمی باش دەکەین و بە پێی دادوەری لە وەرگرتنی باجێگیر ببێت ینی ئەو باجانی ڕاگەیەندراوە کە دەوترێت لە هەندێک لە باجەکان لە 300 زیادکراوە لەسەر هاوڵاتی بەڵام نابینیت بەرپرسێکی باڵا ئەسڵەن باج بدا ئەسڵەن ڕێکاری یاسایی بۆ دۆزرێتەوە کە باج نەدا تا چەند ئەم باجانی پێشتر لە 2014ەوە ڕاگەیەنرا و زیاد کرا یاسایی بوون بەچی یاسایەکی ژەمانە چاکەکرێنەوە تاوان پێش هەموو شتێک فەلسفە و وجودی باج لە نیزامی اقتصادی شتێکی زۆر جوانە بۆ پێگەیاندن و بۆ ڕاستکردنەوەی باری لاری حکومەت بەڵام لە چی لە وڵاتێکە کەیس دەستمایە و سەرمایەک و سامانێکی سروشتی نەبێ ئەزانی من لە هەموو شوێنێگەم قسەیم کردووە زۆر عیبە لە وڵاتی نەوتیە خەدەمات بەپارە بێ کە ئێستا بە نمونە بۆ دەسەلمێنم یعنی باج لە وڵاتێکی ئەوروپیا هەمومان ئەزانین ئەو دەوڵەتانە بە بازەژێ بەڵام تاکێک مانگی دەوەرەقە باجی لێ ئەستێنن زۆر ئاساییەوە بەلایەوە بۆ لەبەرەوەی لەسەر جادە پارەکەی ئەبینێتەوانێت کە ئەگرێ بە خزمەتگوزاری یعنی ئێستا ئێمە هەمومان بەلامان و ناخۆشە کە دەچین سارەیەک تۆمار دەکەین بۆ نمونە پارەی ژینگە و ڕێگەوبانە لێ ئەستێنن 110,500 شتێکی ئاوایە هەمومان لەشانمان قورسە لە کاتێکە بۆ 500,000 زۆر نییە بەڵام لە کاتێکە زۆرە کە ئێمە لە بارودۆخی جادەکانمانە ئەبینی کە بەقەت شەڕی داعش هەموو ساڵێ خەڵک لە کوردستان بەهۆی ڕێگاوبانەکانان لە ناوەچێ دەبێتە قوربانی یعنی ئەمەیە کە تۆ کاتێک فەلسفەی باز جادنی دەبێت لە واقعا خەڵک بیبینێتەوە تاچێکی بەریتانی بۆ پێی ناخۆش نییە ئەگەر 15 وەرەقە موچە وەرگێ 5 وەرەقەی بدا بە باج بۆ لەبەرەوەی لە واقعدا لە خزمەتگوزاری مەکتەب و خەسخانە و ڕێگا و بانە ئەیبینێتەوە بەڵام تۆ من نبینیتەوە فەرمو جادەکانی کوردستان لە چ بارودۆخێکە فەرمووە وتمان ژێرخانی تەندروستی ئەم وڵاتە لە چ بارودۆخێکە ژێرخانی پەروەردە زۆر لەوە خراپترە ئێکەواتە باج لە وڵاتی نەوتیە عیبەیە ئێستا دووسێ نمونەت بۆ دێنمەوە ئەزانی لە هیچ وڵاتێکی نەوتیە خزمەتگوزاری بە پارەش بێ پەپارەیەکی زۆر ڕەمزیە یعنی بۆ نمونە لە قەتەر و لە ئیمارات پارەی ئاو کارەبا بەس بۆ غەیری مجەنسی یعنی بۆ غەیری جنسی قەتەری ئیماراتیە ئەویش لە کاتێکە بەپێی قانونی کارەبا لە قەتەرە غەیرە قەتەریەک ئەگەر لە مانگێکە لەسەر و 4,000 کیلۆ بەکاربێنێ ئەنجا پارەی لێ دەسێندرێ ئەویش بۆ هەر کیلۆیەک 8 درهەمە یعنی ئەمە تۆ سەیرەکەی پارەی کارەبا لە وڵاتە خەیاڵیە من ئێستا ئەو پارەی کە ئەم مانگە بۆ خۆم هاتوۆتەوە لەگەڵ ئەو پارەی ئەگەر لەکوێت بوومە چەنی دەکرد بەراوردم کردوتوانی یعنی بۆ نمونە لەکوێتە لە ساڵی 1966ەوە دەستکاری سعری کارەبا نەکراوە بەپێی قانون لەکوێتە لە 1007 0.007 بۆ هەر کیلۆواتێک کارەبا یعنی تۆ ئەگەر 1000 کیلۆ بەکاربێنی 7 دۆلار ئەدەی بە حکومەت لە کاتێککە ئەکسەرێتی ماڵەکانی ئێمە لە کوردستانە حدی علا لە 5,000 من بۆ خۆم کە لەوانەیە لەلای ئێمە لە شارۆچکەی دوکان کارەبای نیشتیمانی بە بەردەوامی شەبێ کارەباش زودمان لەوانەیە بە باشی بەکارهێنا بێ 3,000-4,000 مان بەکارهێناوە ئێکەواتە من خۆم ئەو پارەی بۆم هاتۆ تقریبان 4 قاتی ئەوەیە کە لە وڵاتێکی تری نەوتی ئادرێ ئەو پارەی من ئەبووە بیدەم لە وڵاتێکی نەوتی ومایە لەوانەیە 24 دلارم بدایە بەڵام ئێستا دەبێت 179,000 بدەم یعنی سێری ئەم جیاوازە گەورە کە بۆیە کاتێکە داهاتەکەش لەوێ زۆرترە داهاتەکە یعنی زۆر جیاوازەکە زۆر گەورەیە بۆیە ئەڵێم بەڕاستی باج نیزامێکی زۆر جوانە ڕێخستنەوەی ئەرکێکی حکومەتە کە دەتوانێت باری لاری میزانیە ڕاست بگاتەوانێ بەڵام ئەمەش وەک خوان وتوانە ئەگەر وەک نەسێکی زۆر جوانە دەبێت دادپەروەری تیاوی بۆ ئێستاش چەندین کۆمپانیاوە بەرهێنەری گەورە هەنەزانی لە باج بەخشێنراون بانواع وەشکاڵ ڕێگای قانونیان بۆ دۆزینەوانێکە باجەکە بەڵام خەڵکێکی یاسایی ئەگەر بچی ئەرزەیەک بگۆڕێ پێشتر بۆ نمونە ئەگەر 500,000 ڕسوماتی گۆڕینی ئەرزەیەک بۆ ئێستا نزیکی 3-4 میلیۆنە یعنی سەیری و جیازی گەورەیە پارەی کارەبا مزاعەفە هەتا زیاتر بەکاربێنی بە تەزاعفی زیاد دەکات یعنی وەک باسم کرد بۆیە سعری خەدەمات بەڕاستی لە وڵاتی نەوتیە عیبەیە یعنی بڕۆ سەیری سعری هەر بوازەوە بێنە سەیری باشووری عێراق کە بزانە سعری بنزین لەوێ بچەنە و لێرە بچەنە بۆی ئەم جیازەیە بەڕاستی زەریبە و باج
لە وڵاتێکی نەوتیە عیبەیە بۆ هەر وڵاتێکی تر بێ ئاسایی یعنی وەک باسمان کرێگەر ئێستا سەیری ئەوروپا بکەی بەشێکی زۆر لە وڵاتان لەسەر باز دەژێن بەڵام لە وڵاتێکا تۆ هەمووانە زانین و بە هەموو ئامارانەی کاندان پەرلەمانەکان دەری دەکەن و بەغێر ڕسمی لە دام و دەستگاکانەوە دێتە دەرەوە پارەی کوردستان زۆر لەوە زیاترە بەشی موچە و ئەو خزمەتگوزاریانە بکە لە کوردستان ماوەسا عومەر تا چەند نەبوونی شەفافیت لە کاریگەری لەسەر خودی نەبوونی چاکسازی دروستەکە کە داهات ئاشکرا نەکرا کە نەزانرا چەند دێتە ناو خەزێنەی حکوومەتەوە چەندی سەرفەکرێ بەرپرس لە هەر شوێنێک بێت کە شەفافیت نەبوو ئاشکرا نەبوو لە بەرچاوی میلەت تا چەند ئەمە بوارە ڕەخسێنە بۆ گەندەڵی طبعاً پەیوەندی نێوان چاکسازی و شەفافێت پەیوەندێکی زۆر تند و تۆڵە بەشێکی زۆر گەورە لە چاکسازیەکان لە ڕێگای شەفافێتەوە دەکرێت یعنی ئێمە ئێستا هەتاکو ئۆپۆزیسیۆن ناتوە ناو پەرلەمان و حکومەتوار کەس نێ زانی میزانیە چی و چۆنە ڕۆ چۆن دێ و وردە ئەمانەش ئاشکل لەگەڵ بوونی ئەو ئۆپۆزیۆنە بەقووەتەوە ئەم هەموو چاو ئەو هەموو کامێرە و ئەم هەموو کەناڵی ڕاگەیاندە بەڵام لەگەڵەوە شەتەوە شەفافێتە گەورەت بەدینە دەکرد عقودی نەوتی هەر لە دەرەوەی حکومەت و لە دەرەوەی دەسەڵاتی پەرلەمان ئەزانی گەورەترین کێشە لە عقودی نەوتیە لەو عقودە نەوتیانەی کە لە کوردستان هەکراوە عقودی مشارەکە لە شوێنێک کاری پێ دەکرێت نەوتەکە لە 3000 مەتر لە ژێر زەویەوە بێ ئەنجا کار بە عقودی مشارەکە دەکرێت کەچی تۆ لە کوردستانە نەوتەکە خۆی بە بەلوعادێتە دەرەوە ئەیکەیتەوە دەچێتە تەنکەرەوە بە عقودی مشارەکە کراوە کە نزیکی لە 100 بۆ کۆمپانیەکەی لەبەرەوە ئەمەیە یعنی کە تۆ باسی شەفافیت دەکەی ئەمەیە وەرن عقودی نەوتی کوردستان بە چ جۆرێکە بێنم شانی هەموو خەڵکی بدەن و بۆ بەم جۆرە کراوە یعنی بۆ عقودی مشارەکە ئەزانی لە بینی نەرویج و رووسیا بەستەڵەکە و چەند هەزار مەترێکی ژنەوت لە ژێر ئەرزەوەیە لە ژێر دەریاشەوەیە ئەنجا ڕێگە دەدرێ بەم بە عقودی مشارەکە کاری لەسەر بکرێ بەڵام تۆ لە تەقتەق خۆی نەوتەکە دێتە دەرەوە هەر بەلوعەکە بکەیتەوانێ ئەشیکەیتە تەنکەرەوە بە عقودی مشارەکە بیدەی بە کۆمپانیای یعنی ئەمەیە کێشەی بۆیە پەیوەندی نێوان شەفافیت و نێوان چاکسازی پەیوەندێکی زۆر بەقووەتە بە جۆرێک هەتا ئەمەیان بەقووەتر و زۆرتر و هەتا دام و دەستگاکانی شەفافیت لە وڵاتەوەدا بەقووەت نین نێمە موسسەیەکی ئەوەندە بەقووەتمان هەیە کە ساڵانە راپۆرتی زۆر دقیقی دەست بکەوێت و بتوانێت کاریگەری لەسەر حکوم یعنی کێشەکە لەوەدا تۆ با هەر ئێمە پێشتر بەس ڕاگەیاندن و خەڵک دەیوت گەندەڵی هەیە ئێساوەتە بەڕێز هەموو وەزیرەکان و حکومەت و سەرۆکی حکومەت و هەموومان این کاری ناکەن یعنی کێشەکە لەوەدا هاتووە ئێستا خەڵکیان بەوە ڕازی کردوڵەن گەندەڵی ێ باشە حرەکەی دوای ئەمە جوڵەی دوای ئەمە بریتێ لە چی بریتێ لە ڕاگررتنی ئەمانە یعنی بۆ نمونە ڕاگررتنی ئەو گەندەڵە گەورەی یان ئەو کێشە گەوری کە لە سێکتەری نەوت و گازە هەیە لە سێکتەری دەرمانە هەیە لە سێکتەری وەبەرهێنانە هەیە ئێتۆرەمانە چاکە هەر بەغێر مباشر حکومەت بخۆی ڵاستێتەوە ئەو قەرزەی کە چەند ساڵە وەبەرهێنەرەکان لە کوردستانە قەرزاری حکومەت نیان داوەتەوە ئەو باجەی کە چەند ساڵە چەندین کۆمپانی گەورە نیان داوەتەوە و ئەو پارەی کە بەلەم لاولا لە ڕێگای کۆمەڵی ڕێگای نادروستەوە ڕەنگە حکومەت خۆشی ئاگای لێ نەبێ یان بەشێک لە حکومەت ئاگای لێ نەبێ ئەمان هەمووی دەتوانێت چی بکە هەمووی دەتوانێت باریلاری حکومەت ڕاز بکاتەوە زۆر باشە بێشک یەکێک لەو پشتیوانی کە لە بواری چاکسازیە کرێ کاراکردنی دام و دەستگایەکی وەکو پەرلەمانە پەرلەمانتاری چالاکە تا چەند لە هەرێمی کوردستان پەرلەمان لەم هەرێمەیە توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێ و لە ئاسووی چاکسازی داهاتووی هەرێمی کوردستانیشە تا چەند ئەم دەستگایە توانیوێتی ببوورە دەتوانێت بەوە هەڵسێ حکوومەت ناچار بکە هەنگاوەکانی چاکسازی کە خۆی ئیعلانی کردووە بینێت بەڕای من ئەگەر بیتوانێت ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە دەنگدانە زۆر زیاترە بوو خەڵک بۆ ئومێدی بە پەرلەمان نەماوە لەبەرەوە زانی هیچ شتێکی پێ ناکرێت قەرارەکان یعنی نمونەی زۆر بەسیتر بۆ بێنمانێ هەر ئەم سزنی گەورەی سووسەیە چەندین جار بڕۆ لە بەرپرسەکانی بپرسە بزانە چەند وەزیری و چەند بەڕێوەبەری گشتی و چەند جێگیری وەزیری تیاکە لەوێ سجن بوون ئەی باشە کەس لە کوردستانە پلە بەرزی و پلە باڵایەکی بینیوە حکومەتی عێراقی کە لەوێدا سجنن هەر تازەترین هەنگاوی حکومەت ئەو 4-5 وەزیرە ئەو چەند پەرلەمانەیە کە داوا دەکری حەسانیان لەسەر لا ببدرێ کاتە بەشداری نەکردنی خەڵک بۆ ڕێژە زۆرە لە دەنگدانا بۆ پەرلەمان هەر خۆی ئاماژەی بۆچی هەر خۆی ئاماژەی بۆی کە خەڵک سیقی بەم دەستگاه نەماوە بۆ لەبەرەوەی تا ئێسانی توانی بۆ نمونە تا ئێسانی توانیوە سەرۆکی حکومەت بێنێتە ژێربار هەموو مەبەستمە حکومەتی تازانی حکومەتەکانی پێشووتر نەیتوانیوە بیانهێنێتە پەرلەمان و لێبچێن هەرچەنە هاتوون بەڵام زۆر بە تەشریفاتی هاتوون و بە ڕێزێکی زۆرەوە هاتوون و بە ڕێزێکی زۆریشەوە بەڕێکراونەوە ئیکەواتە ئەم دەستگایە لە دەستگایەکە لەوانەیە بڵم بەس لە ڕۆڵی یەکەمە کە دەرکردنی
قانونە و تەشریعاتە ئەگەرنا لە ڕۆڵی بەرپرسیارەتی و لێپرسینەوە ئێمە کێشەمان نەبوونی ئەندام پەرلەمانی چالاک نییە بەعکسەوە ئەندام پەرلەمانی زۆر چالاکمان هەیە لە هەموو لیستەکان بەڵام ئەندام پەرلەمانێکی پێدەگری هەرەوەندە دەتوانێت کەسێک بجوڵێنێ هەرەوەندە دەتوانێت لە ئیعلام باسی بکە هەرەوەندە دەتوانێت بیداتە سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان کە لە دوای ئەوە هەنگاوی تری لێشین نەبێ هیچ لە قەزیەکە ناگۆڕێت بۆیە تۆ نەتبینیوە پەرلەمان لە بەدرێژایی تەمەنی لە کوردستانە کار و هەنگاوی زۆر چالاکی کردبێ بۆ ئێساش خەڵک ئەو مێدەگەورەی پێ نییە و ئەو ڕێژەکەمەی بەشداریکردنیش لە دەنگدان سەبەبەکەی هەر لەوە سەرچاوی گرتووە خەڵکیشی زۆر باوەڕی بەچی نەماوە باوەڕی بە پەرلەمانجاڵە من بچم و نەچم هەروە خۆیەتی دەنگ بدرێ و نەدرێ هەروە خۆیەتی پەرلەمان پێک بێ و پێک نێ هەروە خۆیەتی ئەو کەسانەی مەبەستن دابدرێن هەردا دەندرێن ئەو شانەی مەبەستن بکرێن هەر دەکرێن ئێکەواتە چی لە وەزعی ئەمە دەگوارە کەواتە ئاسۆکە زۆر لێڵە ئاسۆکە وەک نووسرا و زۆر دڵخۆشکەرە و من خۆم ئومێدم هەیە کە ئەمە حکومەتە بتوانانی ئەمانە جێبەجێ بکە بەڵام داواکاریەکەم ئەوەیە لە شتە زۆر بچووکەکانی کە لە فەرمانبەرەوە دەست پێنەکە یعنی تۆ خۆت 3 ساڵی فەرمانبەران قەرزاری هەر ئەم ساڵ موچەی چەند مانگێکیان قەرزاری ئەو هەموو کێشەی چەند ساڵی ڕابردوو لە بریوەی بیتەوە ئاشتیان بکەیتەوە داوای لێبوردن لە خەڵکو و لە شعبی کوردستان بکەیت بەڕای من حکومت خۆی زۆر جوانترە کرد و بەڕێز سەرۆکی حکومەتی ژەگەرەم کاری بکردایە بەڕای من دەبوو بە ڕەمزێک و بە شتێکی زۆر گەورە بۆ خۆی کە داوای لێبوردنی لە خەڵکی کوردستان کردایە هەر هەموو حیزبەکان نەک هەر بەڕێز سەرۆکی حکومەت هەموو بەرپرسانی حیزبی و حکومی لەم وڵاتە ناچارن داوای لێبوردن لە خەڵک بکەن بۆ لەبەر ئەو بارودۆخەی بەسەر خەڵک هاتەوە بەشێکی زۆری دەتوانێت پێشتر چارەسەر بکرێت بەڵام ڕێگری لێ نەکرا زۆر باشە ئەم بەشەی بەرنامەکەم ئەوەنەی کات بمێنێ پەیوەست دەکەین ئێمە هەر پاسمان لە گیر و گرفتەکان کرد پاسمان لەوە کرد کە حکومەت لە ڕابردووە چی کردووەوە نەیتوانیوە چی بکە لێرە بە دواوە دەتوانرێت چی بکرێت چی بکرێت بۆەوەی کە ئەم وڵاتە کە ئەو هەموو سامانە و سامانە سروشتی ژێرخاک و سەرخاکمانەیە ئەو هەموو سامانە مرۆیی هەیە ئەو هەموو داهاتەی بۆی یێتەوە ناو خەزێنەی دەوڵەت بۆچی ئەم وڵاتار بە فەقیریە بینرێ بۆچی جادەوبانەکانی هەروان ئەبێت چی بکرێ بۆی وڵاتەکە بێتە وڵاتێکی خۆشگوزەران گەنجەکانی لێ ڕانەکات بەڕای من وەک باسم کرد پێش هەموو شتێک ئەو ئیرادەیە کە دەبێ هەموو ئەو هێزانەی ئەم وڵاتە بەڕێوە دەبن دەبێ ئەم ئیرادەیان هەبێ یعنی ئیرادەکەش ئەوەیە کە دەبێ ئەو پارەی کە هەیە بۆ خەڵک بەکاربێنرێ هەموو دام و دەستگاکان لە بەرژەوەندی خەڵک بەکار پێدوانی ئەو ئیرادەیە لەوە دەست پێکە دەستی حیزب لە حکومەت دەرکرێت آخر ئەمەش بەشێکی گەورەی لە کێشەکە یعنی ئێستا ئەمە کێشەی گەورەمانەوە زۆر جار دەڵێن چاکسازی لە حکومەت و لە فەرمانبەرانەیە ئێ باشە چاکسازیەکە تۆ پێت وایە چێ لە حکومەت تا خەڵکی داناوە یعنی کەس دەتوانێت بەڕێوەبەرێکی گشتی دابنی ئەگەر حیزب موافقی بۆ نەکە ئێ باشە هەر خۆتان خەڵکی زۆر باش و زۆر جوانتان هەیە بۆ نایەن لە خەڵکەکانی خۆتان خەڵکە خزمەتگوزارەکان دابنێن یعنی کێشەکە لەمەوەیە دەبێت سەرەتا ئیرادەکە وجودی هەبێ ئەنجا دوای ئیرادەکەی هەموو حیزبەکان نەگەستا و حیزبانێک کەسە حەوت دەبێ هەموو حیزبەکان ئەم ئیرادەیان هەبێت کە دەبێت خزمەتگوزاری خەڵک بن لە ڕاستیدا دەوڵەتداری یعنی خزمەتگوزاریکردنی خەڵک خزمەتکردنی خەڵک ئەم فەلسەفەیە ئەبێ بچێتە مێشکمانەوە کە ئێمە دەبێت خزمەتی خەڵک بکەین دواتر ئەوکانی تر ئاسانە بەڕای من قانون هەیە دام و دەستگا هەیە بەڵام دەبێت کۆمەڵی دام و دەستگای شەفافیت و ڕقابی زیاد بکرێ و دەبێ یعنی بەڕاستی ێستا بۆ من چاودێری دارایی سلێمانی نزیکی 2000 راپۆرتی ئامادەکراوی هەیە کە چەند ساڵە ئامادەیە بەڵام کەس نییە کاری لەسەر بکە ئێکەواتە تۆ کێشەدەوە نییە ئێمە هەموو کێشەکانمان نەزانین بۆ نمونە ئازانین لە کوردستان باری تەندروستی چۆنە باری تەربێت چۆنە بڕسەیری ئەو راپۆرتانەکە کە لە ڕێکخراوە ناحکومیەکان دەرەچێت لەسەر تەربێت کاتێ خەڵک هاتووە کێشەکە شت پێ دەڵێ ئێستا ئیشی تۆ زۆر ئاسانترە یعنی ئەگەر من نەزانم چیمە دەبێت بچم ماوەیەکی زۆر بگەڕم تا بزانم چیمە بەڵام کە خەڵک و خۆشم بزانم چیمە ئەمەلێکە زۆر ئاسانترە بەوەی کە من ئێستا بەس پێویستم بە عیلاجە عیلاجەکەشم لەم ڕێگانەوە چارەسەر دەکرێت کاتە ئیرادەکە دروستکردنی دام و دەستگاکان و ئەو کەسانە ئەو هێزانە و ئەو کارکتەرە سیاسیانی ئەم وڵاتە بەڕێوە دەبن دەبێ ئەمە یەکلاییکەنەوە کە ئێمە لەمەدا خزمەتی خەڵک نەبوونی پارە نییە بێگومان نەخێت کێشەی گەورە لە کوردستانە لە سەرەتای دروستبوونیەوە کێشە نەبوونی پارە نەبووە ئەو مەقولەی وەزیری پێشووتری پێشووی سامانە سروشتیەکان تا چەند تۆ بە عیلمیە زانیت کە وتی ئەگەر نەوت بگاتەوە $100 ئەم دۆخە هەروە بێت وایە؟ ئەو قسەی بەڕێز وەزیری سامانە سروشتەکانی حکومەتی هەرێم لە ئاگایەکی زۆرەوە هاتووە بۆ لەبەرەوەی خۆی ئەزانێ
ئەم نەوتە چییە و چەندە و چۆنە و بە چەندە کردەوە و بە چەندە فرۆشی و بای چەندە بەڵام چەنیشی دێتە حکومەتەوە یعنی بەڕای من ئەم قسەیە لە ئاگایەکی زۆرەوە دەکرێت کە ئەو پێی وایە ئەگەر ئەو بڕانەوەی لە کوردستانە دەفرۆشێ نەک بە 26 دلار و بە 50 دلار و بە 40 دلار ئەگەر بە 100 دلاریش بکرێتەوە باری خەڵک لەوە ڕاستتر نابێتەوەوانی بۆ لەبەری ئەو ڕەنگە من تۆ نەزانین بەڵام ئەو دەزانێت ئەو پارەیەکی لێ دێ وای من پێم وایە ئەم قسەی ئەو لە ئاگایەکی زۆر زۆرەوە دێ لەبەرەوەی ئەو دەزانێت بای چەندە فرۆشێ و پارەکەش چی لێ دێ ئەوە ڕۆڵی حکومت کە بێ هەنگاوەکانی چی وێ بەڕای تۆ ئەرکی هاوڵاتی چییە لەم بوارەدا بێگومان ئەوترێت شعبێکی هۆشیار حکومڕانیەکی هۆشیاریشی لێبەتی دێ تا چەندەم هۆشیاریە لای تاکی هاوڵاتی بەدیەکرێ بۆی کە حکومەتەکەش ئەو چاکسازیە هەنگاو بە هەنگاو بینێ طبعا ئەم پرۆسەیەکی نیسبیە ڕێژەیە بۆ لەبەرەوەی ئەگەر بڵین هەموو گەلێکشانی و دەسەڵاتەیەکە هەیەی ڕەنگە تا ڕادەیەک ڕاست بێ بەڵام بەڕای من ئاستی وەشیاری خەڵکی کوردستان یعنی ئەوەی کە ئێستا تۆ دەیبینی لە دروستبوونی میدیا و لە دەرزکردنی ڕۆژنامە و لە وشارکردنەوەی خەڵکو یعنی بڕۆ خەڵک لە بازار بدوێنە ئەزانی هەموو خەڵک سەیرێکی قسەکەرێکی زۆر بەتوانایە ئەمە ئاماژەیە بەچی بە ڕۆشنبیری و بە وشیاری ئەو خەڵکە بەڵام بە قانونی و بە کۆمەڵی ڕێگای زۆر سیستەماتیک ئەمە ڕێگای لێ گیراوە یعنی تۆ سەیرەکەی خەڵک زۆر وشارە بەڵام بە کۆمەڵی ڕێگای سیستەماتیک ناتوانرێ خەڵک تەسیری لەسەر چیە بێ بۆ نمونە خەڵک پەرلەمان دروستەکە بەڵام پەرلەمان دەسەڵاتی نی ئەیکەواتە تۆ پەرلەمانە نەتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی حکومەت و لە وەزیرێک بکە خەڵک بە هەر وشیار بێت و دواتر پێکاتی حکم لەم ناوچەیە محکومە بە کۆمەڵی هێزی هەرێمی و باوەشمان بیر نەچێت یعنی پێکات بەتایبەت لەم سنوورەی ئێمە پێکاتی حکم محکومە بە کۆمەڵێ پێکات و گۆڕانکاری قلیمیەوە کە بەداخەوە ئاسۆیەکی ڕوونی لە ناخوێنرێتەوە وەکو کۆتا پرسیارم ئەم کابینێت جیاوازترە بێت لە کابینەکانی پێشوو من پێم وایە جیاوازترە بێ هەرچەنە کورد قسەیەکی هەیە ئیشەڵا ئەم قسەیە بەسەر ئەم حکومەتەدا ئەسەپێندرێک ئاڵێ نیشانەی مانگ سەر لە ئێوارەوە دیارە هیوادارم ئەم نیشانەی مانگە لە دەرکردنی ئەم بڕیار و ئەم قەرار و ئەم ڕێنمایانە ئاماژە بێ بۆ ئەوەی کە ئێمە لەمە دووە شانازی بە حکومەتێکەوە بکەین کە بڵێن هەمانە خزمەتی خەڵکی کردووە گەندەڵی بنەبەر کردووە ئەو هەی کردووە وای کردو یعنی ڕۆژێک بێ شانازی پێ چەند خۆشە تۆ شانازی پێوە بکەین هەمومان چۆن شانازی بە کوردبوونمانەوە دەکەین هەمووشمان سەربەرزە بین بەوەی ڕۆژێک لە مەجلیسێکی غەیری کوردیا شانازی بە دەوڵەتی کوردیەوە بکەین بەڵام من ئەگەر ڕێگەم دەی وەک ئاخر قسە نوکتەیەکی سیاسی بۆ بژێڕمانێ طبعا لە دەسەڵاتی عەلی عەبدوڵڵاه ساڵحە لە یەمەن زۆر جار ئەزمەی دارایی و ئەمانە زۆر ڕووی داوە هەرچەنە وەک نوکتە جێڕدرێتەوە بەڵام لەوانەیە سەحەتیشی تا ڕادێک دێ ئەڵێ جارێک لە وەزیرەکانی پرسیوە بارودۆخی دارایی زۆر خراپ بوو توێتی چی بکەین بەڕایەوە وەزیرێکی ژووتێتی من پێشنیارێکم هەیە توێتی چی خێرا بیڵێ ئەژوتێتی بەو چەند تارەی کە هەمانە بۆ هێز عسکەری هەمانە بۆ نەچین لە ئەمریکا بدەین و دواتر ئەمریکاش دێ داگیرمان دەکا و وێرانی دەکا و ئێمەش داوای قەرەبووی لێ دەکەینەوە زەمان باش دەبێت عەلی عەبدوڵڵاه ساڵحیش لە وەڵام ماڵێ چی ئەڵێ ئەگەر ئێمە سەرکەوتین بەسەر ئەمریکایە چی بکەین هیوادارم ئەم حکومەتە بتوانێت بەسەر گەندەڵیدا سەر بکەوێ و جارێکی تر هەمومان هانایەک بێتەوە بەرمان و شانازی بکەین کە حکومەتێکی تۆکمە و بەقووەتمان هەیە ئەستەمیەکەی یەمەن نییە بەسەر ئەمریکا ئەمە ئەستەمیەکە لەو جیاوازێ گەورەیە کە وجودی هەیە ئەگەر ئێمەش باسی بکەین ئەو جیاوازێ گەورەی کە لە نێوان ئەو بارودۆخی لە کوردستانە هەیە و لە نێوان پێکاتی ئەم حکومەتە ئەو جیاوازێ گەورەی نییە ئەو ئەستەمەنیە بەڕای من هیچ شتێک ئەستەم نییە هەموو شتێک قابلی ئەوەیە بتوانرێت چارەسەر بکرێت ئاسۆی چارەسەریەکان لە ناوخۆی هەرێمەکریان ڕەبتە بە حکوومەتی عێراقیشەوە طبعا یەکێکی تر لە نقطە دڵخۆشکەرەکانی ئەم حکومەتە بەڕای من ئەوەیە کە ئاسۆی ئەم حکومەتە ئەوەندە بەرەو بەغایە ئەوەندە بەرەو وڵاتی ئەقلیمیەکان کە ئەمە ئاسۆیەکی گەشە هەر بەلای کەمەوە ئەمە مەسەلە عێراقچێتی نییە زانی واز لەوە بێنە ئەمە مەسەلە قەومێتی نییە ئەمە عێراقچێتی نییە ئێمە هەمومان تا ئێستا لە جنسەکانمان نووسرا هەر لە هەموو شارەکانمان بەڕێوەبەراتی کارتی نیشتیمانی هەیە کە ڕەسەن ڕەبتە بەچێوە بە بەغاوە ئێمە چەندین وەزیر و سەرۆکی حکومەت سەرۆکی دەوڵەتی عێراق کوردە لەبەرەوە بەڕای من یەکێک لە نقطە گەشەکانی ئەم حکومەتە ئەوەیە کە گەڕانەوەیەتی بەرەو بەغا نەک بەرەو وڵاتە ئیقلیمیەکان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عومەر مستەفا ماستەر لە کارگێڕی سامانە مرۆییەکان لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵ زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵی پێیش بینەرانی عزیز خۆشحاڵ بووم تاوەکو ئێستا بینەرمان بوو تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش